سەرجەم کاندیدەکانی کۆمەڵی ئیسلامی کوردستان لە کاتی بانگەشەی هەڵبژاردنەکاندا دەڵێن خۆیان لە بەڵێنی بێبنەبا دەپارێزن و بەدەنگدەران دەڵێن تەنها شتێک لە پەرلەمانی عێراق پێداگری لەسەر دەکەن شەڕی بودجه و مافە دەستووریەکانی کورد دەبێت لە میانی بەشداریکردنی لە دیبەیتێک کە لە شارۆچکەی تەختاق بۆ کارنامەی حیزبەکان بەڕێوە چوو کاندیدێکی کۆمەڵی ئیسلامی وتی بەڵێنیان بەخوا و خەڵک داوە پارێزەری ڕاستەقینەیان دەبن لە پەرلەمانی عێراق. ئەو ملەتی خۆمان خۆشبەختکەین هەرچی خێر و خۆشی بۆ ملەتی خۆمان بیژێڕینەوە ئەوەی لە تواناماندا هەوڵ بدەین بۆ ئەوی ئەو یاسا شکێنرا و یاسانی کە بە کەڵک و سوودی زیانی کۆمەلگەی کوردەواری دەشتێتەوە بەرهەڵستی لێ بکەین ئەوانەی کە سوود و قازەنجی هەیە پیادەی بکەین دیارێک لە خاڵەکانی کارنامەی کۆمەڵی ئیسلامی ئەوەیە هاوڕێخستنی دروستکرد پردێکی پەیوەندی لە نێوان پەرلەمانی کوردستان و کاندیدانی کورد لە عێراقدا بۆ ئەوەی چی پرۆژەیەک چاکە و بەبەرژەوەندی و کەڵکی میلەتەکەمان دەچێتە ئیشەڵا لێمە لەوێ هەوڵ دەین جێبەجێ بکەین. دڵشاد ئەحمەد کاندیدی ژمارە 5 کۆمەڵی ئیسلامیە لە پارێزگای هەولێر ئەو دەڵێت خەڵکی ناوچەکە بۆ ئەم هەڵبژاردنە تەواو چاوکراون و هەڵبژاردنەکانی ئەم جارە جیاواز دەبێت چونکە بە دەنگەکانیان دادگایی گەندەڵکاران دەکەن و تۆڵەی خۆیانیان لێ دەکەنەوە. ئێمە هەڵقوڵاوی ئێوەن کە زادەی بیری ئیسلام پیادەی شەڕی ئیسلام دەکەین وەکەوەی کە خوا دەفەرمێ ئێمە هاتوین بۆ ئەوەی خەڵکی لە تاریچیەوە بێنین بۆ ڕووناچی لە نەزانیەوە بۆ زانین لە گەندەڵیەوە بۆ ڕازگۆیی دەستپاچی و کاری چاکە بەڵام ئەوانەی کە دەبینی بە پێچەوانەکەیەتی کاریان کردووە ئێمە حەز بە ڕەقیبێ دەکەن کە خوای گەورەیە بۆیە هەموو کار و ئەرکانی پێمان دەست پێدرێ سەرڕاستانە و دەستڕاستان و دەستپاکەشان ئیشەڵا جێبەجێ کۆی لە ڕابردوشکە کردومان چی دیکە ژێر چەپۆکەی دەستی ئەو کۆمەڵە خەڵکە لاڕێ و لار و لێر و یاساشچێن و گەندەڵانن نەکەن بێن متمانە بە ئێمەی کەسانی دەستپاک و سەرڕاست و دوێر و شارزە و کەسانی کە بە تاریخی ژیان بە تاریخی ژیانی کاری سیاسیمان ئێمە کەسێکی قوربانیمان داوە لە پێناو بەدیهێنانی ئامانجەکانی خەڵکامان و ڕازگۆیم لەگە دروشمانی بەرزمان کە دروست میسیە لا ئیلاها ئیلا الله کە پێمەوان هیچ کەسێک کە بۆی نییە دەسەڵات چەپۆچی بەسەر شەڕی بەسەر کۆمەلگای بشتێنە غەیری دینی خوا بۆی ئەو ئیلاهانەمان هەموو ڕەت کردێتەوە ڕەتیشی دەکەینەوە هەتا لە کاری سیاسی بەردەوام کۆمەڵی ئیسلامی بۆ هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق بە پلان و بەرنامەیەکی تۆکمەوە خۆی ئامادە کردووە کاندیدەکانیشی کەسانی لێهاتوو خاوەن ئەزمونن هاوڵاتیانیش بەڵێنیان داوە ڕۆژی 12/5 بکەنە ڕۆژی سزادانی گەندەڵکاران و تۆڵەی خۆیان لە هەموو ئەوانە بکەنەوە کە لە هەڵبژاردننی پێشوو دەنگەکانیانیان بۆ بەرژەوەندی خۆیان بەکارهێنا. ڕایمێر عوسمان کەناڵی ئاسمانی پێیام شارۆچکەی تەختاق.